ئەمە چارەسەری یەکەم. چارەسەری دووەم بریتیە لە بە گرنگیدانان لە پێشینەی شتەکان دابنێ. یعنی چۆن لە پێشینەی شتەکان دابنێ؟ بەیانی امتحانمە، حەفلەیەک هەیە، باشە، و مراجعەیەکی دەرسی فڵان هەیە نەم کردوتەوە و سەعی ڕۆژانەشم هەیە. ئەولەویاتەکان چۆن ڕێز دەکرێ؟ تۆپانێشی تایە یا سەری تۆپانێ دەکەم. باش، ئەولەویاتەکان تۆپانێ یەکەمەوە نییە؟ حەفلەکە دووەمە بۆ نسە کچان و حەفلەکە یەکەمە. نا، امتحان و سەعی ڕۆژانەکە ئەولەویاتە. ئێمە وتمان چی؟ سەعی ڕۆژانە گرنگە. کەواتە تۆ ئەولەویاتەکە خێرا ڕێخ سەریکە. ئەو عەزێتەی ئێستا لەگەڵ خۆتی کێشی، تۆ بە عەزێت و تەعزیب بێزانی هەتا ماوی سپاسی خۆی لەسەرەکەی و سپاسی خۆتی لەگەڵاکی، هەتا ماوی ئەقەل شت ئەڵێ من لە 12 خۆم مرتاح کرد، هەوڵم ما تێکۆشام. بەس کە نایکەی لە هەر مەجلیسێکە باسی پۆلی 12 بکەن تۆ کابلێتە، چکە هەز بە شعور بەنزەمبی خۆتەکەی دانیشی پیانانێ نەکاک. هەوڵی خۆت ئەوەی پێت ئەکرێ بیدە. ئاگادار بە برادێکت حەزی لە چواری بەیانی ئەوەی پێ ئەکرێ ئەسحەکات چواری بەیانی هەسێ لە خەو، بەڵام بابە تۆ حەزە لە خەوە سەعات 7 هەستە بە سەعی بکە بیڵەمەوە نایبەستینەوە بۆی کە ئەوەی چواری بەیانی هەستاوە. بەڵێت بەیانیان زوو تەرکیز باشترە نازام چی، بەڵام تۆ ناتوانێت چواری بەیانی هەست. عیبە نییە، لۆمەی خۆت مەکە، ڕقل لە خۆت نەبێتەوە، خۆ بە ئەوە مەزانە تۆ فاشلی. نا، ئەو چواری بەیانی هەڵەسێ بەس بە ڕۆژە سەعاتێک کاکە تۆ 7 هەستە بەس سەعیەکانە بە مەزبوطی بکە. تەمام. کەواتە ئەم قسانەی منیش هەمووی بەسەریەکێکا تەطبیق نابێ. تۆ بەشی خۆت باشەکەی لێ وەرگرە، ئەوی تری بە تۆ ناکرێ وازی لێ بنە، بەس عەکسەکەی مەکە، عەکسەکەی خەتەرە. کەواتە ڕێخستنی جەدوەلەکە جارێکی تر. قانونێکتان فێرکردن ناوی قانونی قەرەبووە. قانونی قەرەبوو یعنی چی؟ یعنی تۆ سەعی ڕۆژانە بەسەراکەوێ. وتمان باشە بۆ نمونە امتحانی مانگانەیە دەڕۆژ لە امتحانای فریای ئەوە نەکەوتوی هەموو دەرسەکان بە باشی مراجعە بکەیتەوە ڕۆژانە. مثلا 50 لاپەڕت بەسەراکەوتووە. لە دوای امتحانی مانگانە قانونی قەرەبووی بەکارێن. قانونی قەرەبوو یعنی چی؟ ئەڵێن لە سەعی ڕۆژانەکەت ڕۆژانە سەعاتێک بۆ 2 سەعات، سەعاتێک بۆ 2 سەعات جیاکەرەوە. یعنی مثلا من ئەمڕۆ 7 سەعات سەعیەکەم، مەجالی حوتم هەیە، بە 5 سەعاتیان واجبی ڕۆژانەی ئەمڕۆ بەیانی تاواکە. 2 سەعاتەکەی کەماومە ئەیدەم بە کیمیا کە بەسەرمەوەیە یان بە عەرەبی بەسەرمەوەیە. ئەجا لەم 2 سەعاتە لەوانەیە بتوانم 6 لاپەڕی لێ بکەم، لەوانەیە بتوانم 2 کەرت بکەم، لەوانەیە بتوانم کەرتێ بکەم. ئەو ئەمڕۆ بەیانی مەجالی سەعاتێ ینی 6 سەعات سەعیەکەم و 1 سەعات زیایم هەیە. ئەو سەعاتە زیایە ئێمە بە کیمیاکە تەواوەکەم. واضحە چۆن؟ یعنی ئەگەر ئەمڕۆ کیمیام خوێن، کیمیا هەر مراجعەکەمەوە، بەڵام قەرەبووی کیمیاشم لەسەرە لە بیرم نەچێت، یعنی قەرزێکیشم لەسەر ئەیدەم. تێگەیشتن؟ ئەو پێوترێ قەرەبوو، یعنی تۆ لەبەرەوە لەگەڵ سەعی ڕۆژانەکە قەرەبووەکەش دەکەیتەوە. باش.